لایەکی بێزیە مەفتەی خولی نایەبی کوردستان لە شارۆچکەی پیرمامیانەی پێشمەرگەی ئەولێر میوانداری لە سیروانی نوێی پێشەنگی ڕزمەندی خولەکە کرد. پێشمەرگەی ئەولێر هەرزوو هەوڵی گۆڵی دەدا، هەر بۆیە لە خوڵێکی چواردە عومەر سەدام گۆڵی پێشکەوتنی هەولێری تۆمار کرد. لە خوڵێکی 34 ناوژیان فیگەی لەدانێکی سزای بۆ پێشمەرگەی ئەولێر لێدا و بارزان حەیدەر ئەنجامەکەی بۆ پێشمەرگە دوو هێندە کرد. لە نوێی دووەمی یاریەکەش و دوای تێپەڕبوونی تەنها 4 خوڕێک ڕازگۆ فەرێق گۆڵی یەکەمی سیروانی نوێی لە یاریەکەدا تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. بەڵام لە خوڵێکی 74 بارز سەرتیب گۆڵی سێمی بۆ پێشمەرگەی ئەولێر تۆمار کرد و یانەکەی لە سەرکەوتن دڵنیا کردەوە. هاوکاری 8 دەرفەتی کەمکردنەوەی جیاوازی گۆڵەکەی لەدەستدا کاتێک لێدانێکی سزای بۆ سیروانی نوێ لەدەستدا. یاریەکەش بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی پێشمەرگەی ئەولێر بە کۆتا. بەم سەرکەوتنەشی پێشمەرگەی ئەولێر دوای 3 یەکسانی سەرکەوتنێکی تری تۆمار کرد و بە 12 خاڵاتە خانەی سێم و سیروانی نوێش هەر لە پێشەنگ ماوەتەوە.